لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 1234 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوەربگرن. بەڕێزان لە دوای ئەوەی کەوا بە فەزلی خوای گەورە لە سوڕەتی هود تەواو بووین دەچینە خزمەت سوڕەتی یوسف عليه الصلاة والسلام. دیارە سوڕەتی یوسف کە هەر بەو ناوەش ناولێنرا لەبەر ئەوەی چیرۆکی سەیدنا یوسف عليه الصلاة والسلام بە تەواوەتی بە تەفسیل تێیدا باس کرا. ئەو پێغەمبەرەی عليه الصلاة والسلام کە لەو سوورەتەدا قسەکەی باس کرا لە هیچ سوورەتێکی دیکە وەکو چیرۆکی یوسف باس نەکرایە وەکو باقی قسەکانی دیکە کە لە چەندین سوورەت لە هەر سوورەتێک لایەنێک لە ژیانی باز بکرێ، بەڵکو سوورەتی یوسف بە کاملی قسەی ئەو پێغەمبەرە بەڕێزەی تێدا وەکو ناویش تەنها طبعا لە سوورەتی یوسف و هەروها لە سوورەتی ئەلئەنعام و سوورەتی غافریش ناوی یوسف هاتیە لە ضمنی باسی پێغەمبەران عليهم الصلاة والسلام. ئەگەر لێرە پرسیارێک بێتە پێشە باشە لەبەر چی باسی یوسف عليه الصلاة والسلام قسەکەی تەنها لەو سوورەتەی باس کرایە و لە سوورەتەکانی تر باس نەکرایە وەکو باقی قەسەسەکانی تر کە لە چەندین سوورەت خوای گەورە لە هەر سوورەتێک باس لەلایەنێک لەلایەنەکانی ئەو قسانێک کە با بڵێن لە چەند جێگایەکی باسکردن وەکو قسەی سەیدنا نوح عليه الصلاة والسلام، وەکو قسەی هود، وەکو قسەی صالح عليه الصلاة والسلام، قسەی لوط، ئەوان لە هەر یەکە و لە چەندین سوورەت باس کراین لە هەر لایەک بە شێوەیەک خوای گەورە باسن. بەڵام لۆ قسەی یوسف عليه الصلاة والسلام تەنها لەو سوورەتەی بە تەفسیل باس کرا لە باقی سوورەتەکانی تر باس نەکرایە. لە وەڵامدا زانایان دەفەرمونون قسەکانی تر کە تکرار کراینەوە لە چەندین سوورەت لەبەرەوە مەبەست تێیدا ئەوەیە کە باس لە عاقبەتی ئەو کەسانە بکە کە پێغەمبەرانیان بە درۆزانی عليهم الصلاة والسلام کەوا بە چ شێوەیەک خوای گەورە لە ناویانی برد و هەروەها دیارە پێویستە ئەو بابەتە زۆر دووبارە بکرێتەوە، ئەو بابەتە زۆر دووبارە بکرێتەوە تاوەکو ئەوانەی کە ئەو پێغەمبەرەی خۆمان عليه الصلاة والسلام کە بە درۆی دەزانن و دژایەتی دەکەن لە بۆ ئەوان پند و ئامۆژگاری لێوەربگرن. لۆیە لەوەندە سوورەتەی ئەو بابەتەی پێغەمبەرانی تر دووبارە کراینەوە و باز لە عاقبەتی ئەو قەومانی کە دژایەتی پێغەمبەرانیان کردێ چیان بەسەر هاتیە ئیتر تاوەکو کە ئەوانەی کەوا کوفر بەو پێغەمبەری خۆمان دەکەن صلى الله عليه وسلم چەندین جار ئەو بابەتە بێتەوە بەرچاویان تاوەکو پند و ئامۆژگاری لێوەربگرن. اینجا دەڵێ فكلما كذبوا أنزلت قصة منذرة بحلول العذاب كما حل على المكذبين. ئیتر هەر چەند جاری کافران کەوە دژایەتی پێغەمبەریان دەکرد صلی الله علیه وسلم خوای گەورە لە سوورەتێک لە سوورەتەکان بە تایبەتی لە سوورەتە مەکیەکان خوای گەورە ئیشارەتی بە پێغەمبەرێک دەکرد عليه الصلاة والسلام و هەروەها عاقبەتی ئەو قەومەی چیان بەسەر هات تاوەکو پند و ئامۆژگاری وەربگرن وەکو لە بۆ نمونە لە سوورەتی ئەنفالیش فقد مضى السنة الأولين. سنەتی خوای گەورە دەربارەی پێشینان ئەوانەی کەوا چیان بەرامبەر پێغەمبەرانیان کردە ئەو سنەتێکی جاریە ئاگادار بن. ئەلەم یەڕەو کەما ئەهلەکنا من قبلهم من قرن وەکو لە سوورەتی ئەنعام دەفەرمی ئانابینن لە پێشەوان چەندین قەوممان لەناو بردن کاتێکەوە
كفريان ببيغمبركانيان كر ضل وقصة يوسف لم يقصد منها ذلك بلام قصة يوسف وانية جياوازة لقد بيغمبران ديكا صلى الله عليه وسلم يقول لهم بي وقيل لأنها اختصت بحصول الفرج بعد الشدة بخلاف غيرها من القصص هندش دارين بروي تماشادكي أو صورته زياتر خلاصكي تيشك دخات سر أو حادثة يعني خلاصكي تيش دخات سر حقتك أوج أويا الفرج بعد الشدة والابوني درجا كانوا نماني قرفتكان لدواي أو كوازور تندبون وهروها تسانديش تتريج باسكري وكل إتقان في علوم القرآن باز ذكره لم تذكر قصة نبي في القرآن بمثل هذا الإطناب كما ذكرت قصة يوسف عليه الصلاة والسلام في هذه السورة فهي أطول قصة في القرآن بس هيز بيغمبريك بو شوي عليه الصلاة والسلام بو تفصيلة بهيج شكل بيغمبران بو تفصيلي قصة كان ينباز نكره وكو قصة يوسف كوا دريشترين تيروك القرآن بيروس كهاتيا محمد رشيد رضا دلي أو سورة بريتيا لباس كردني دريشترين قصة لقرآن بيروس دلي سيئاتي سرتاكي باز لوي دكاتن باز لقرآن بيروس وهروهات ساكترين قصص كان كباس كرايا ثم كانت إلى تمام 100 في تاريخ يوسف فعشان لتواوي صد آيات خواهي قول سبحانه وتعالى بازل يوسف ذكى عليه الصلاة والسلام وختمت ب11 آية في الاستدلال بها على ما أنزلها الله لأجله من إثبات رسالة خاتم النبيين إنزل يازد آيات خواهي قول سبحانه وتعالى بازل ويدكا كأوانها مي بلغن لسر إثباتي أو رسالة أو بيامي كلبو خاتم الأنبياء كمحمد المصطفى صلى الله عليه وسلم هاتية وإعجاز كتابه هم يبلغن لسر أو كتاب معجزة لأن خواهي قولوه هاتية والعبرة العامة بقصص الرسل عليه السلام تاوكو باندو آموزغاري قشتي وربجيري لقصص بيغمبران ديال سورة يوسف سورة مكية وزوريق لأهل علم إجماع نقل دكن إجماع علماء لسرويك وأو سورة مكية هز آتش مدني تداني أجر شي هندق لزانان دلن سن آتك تدا مدني بلام بقشتي زوريني زانان دفرمون أو سورة هر هموي مكية لا مقصد بابرين لا بابتكان لا مبستكاني أو سورة يك بيان أن العاقبة للمؤمنين المتقين الصابرين بيان أو حقتي ذاك كوا عاقبة سرنزامي ساك لبو إيمان دار متقية كان أواني كوا صبر آرام قرن رغم الابتلاءات والمحن أو إيمان داراني آرام قرن حتى ابتلاء وتاقي كرنا ومصيبة الشام بسرده أو يك كواتا يكميان بياني أوي كوا عاقبة دائما لبو إيمان دار متقية صابرة كان دوم تسلية الرسول صلى الله عليه وسلم وأصحابه وتطمئن نفوسهم براس الدل نوايا لبو بيغمبر صلى الله عليه وسلم لبو أصحابي بيغمبر صلى الله عليه وسلم وهروها لبو باقي إيمان دارانش بوي كوا ضليان تأمين بي لدواي همو زحمتي وناخوشي شدتك إلا فرجوا خوشي داده أو بابتاني كوالو سورة باس كرا بالترتيب ذكر جانب من فضائل القرآن الكريم وإعجازه في أسلوب القصص وعرضها كواتا لجانبك لجوانبكاني فضائل قوري قرآن بيروز باز دكا وهروها أو قرآنك معجزة لتواناي بشر دانية لهمو رويك وليقلر وكانشي لأسلوبي باز كردني قصة وتيروك كان ده لخالي دوام باز لو خوني يوسف دكا عليه الصلاة والسلام وهروها بيلاني براكاني دجي أو وحسوديان برانبر بيوسف عليه الصلاة والسلام ومؤامرة بيلان جيرانيان دجي لخالي سيام باز لو يدك كاتك وفريدة دننا وبيركا بتشويق أو قافلة يديك لبيركا لقل آو هالي دينجي ولقل كآو هل دينجي لنا بيركا يوسفيشي دكو تبردستي ودي فروشن
ومحنەتی یوسف عليه الصلاة والسلام لەو قەسرەیکەوە قەسری عەزیزی میسرە و هەروەها بە چ شێوەیەک خێزانی عەزیزی میسر تعەڕوزی دەکاتن لە بۆی کەوە کاری خراپی لەگەڵ بکاتن و هەروەها لە دواترێش کاتێکەوە ڕەفزی دەکاتەوە ئیتر ئەو خەبەرە بڵاو دەبیتەوە لە دواتریش بە چ شێوەیەک ئیمرەئەت العەزیز چ پیلانێک لە بۆ گەورەژنانی وڵاتەکەی یا گەورەژنانی شارەکەی ڕێکدێخی تاوەکو عوزری لۆ خۆی بینیتەوە و ئەوانیش با بڵێن بگەنە قەناعەتکەوە ئەو ئافرەتە هەڵە نەبووە ناحەقی نەبووەکەوە و ئەو کارەی ئەنجامدایە طبعاًەوە بە تەسەوری خۆی. لە خاڵێکی دیکە ڕووداوی چوونە سجنی یوسف عليه الصلاة والسلام لە دوای ئەوەی کەوا هەموو لۆیان بە دیار دەکەویکەوە بەریە بێبەریە یوسف عليه الصلاة والسلام بە تایبەتی لەو تاوانەی کە دەخرێتە پاڵی لە مەسەلەی ئیمرەئەت العەزیز بە پێچەوانە و ئەو مەظلومە و بەڕائەتەکەشی ثابت دەبی ئینجا لەگەڵ ئەوەش هەر سەجنی دەکەن و هەروەها باز لە داعوە و بانگەوازی یوسف دەکە عليه الصلاة والسلام لە بۆ لای خوای گەورە لە ناو سزن کە دەیکرد و هەروەها لە خاڵێکی دیکە ئەوەی کەوا لەو سوورەتە باس کرا ئەو خەونەی کەوا مەلیکەکەی میسر دەیبینی و لێکدانەوەی یوسف عليه الصلاة والسلام لە بۆ خەونەکەی ئەو و پاشان ثابت بوون و بە دیارکەوتنی بەڕائەتی یوسف عليه الصلاة والسلام لەوەی کەوا خرایەتە سجن بە ناحەقی پاشان دەرچوونی یوسف عليه الصلاة والسلام لە سجن و هەروەها بوونی بە وەزیر لە مسر و هەروەها دەرکەوتنی شەئن و گەورەی ئەو پیاوە. لە خاڵێکی دیکە لقا و چاو با بڵێم گەیشتنەیەکی یوسف عليه الصلاة والسلام بە براکانی بەبێەوەی ئەوان یوسف بناسنەوە و دواترێش کاتێک کە یوسف طبعاً ئەوان دەناسیتەوە داوا دەکا براکەی تریشیان کە لە دایکیشی لەگەڵ یوسف عینی برا بووە ئەویش لەگەڵ خۆیان بینن لە جاری داهاتوو لە دواترێک کە دەیهینن بە شێوەیەک یوسف وا دەکا عليه الصلاة والسلام براکەی خۆی لای خۆی بمینێتەوە طبعاً بە شێوازێکەوە بە تەقدیر و بە ئیلهامی خوای گەورەیە سبحانه وتعالى و چی بەسەر بابیان هات لەو خەم و خەفەتەی لە دوای با بڵێن نەمانی برای با بڵێن کوڕی دووەمی لە دوای یوسف هەتاوکو با بڵێن بەو شێوەی کەوا باس دەکرێت. لە خاڵێکی دیکە چاوپێکەوتنی یوسف عليه الصلاة والسلام لەگەڵ براکەی خۆی کەوا لە دایک و باب برانە واروها کەشفکردنی یوسف عليه الصلاة والسلام لە بۆ براکەی خۆی کەشف دەکاتن و پاشان وتذكيرهم بما فعلوا به پاشان کە بە چ شێوەیەک چیان بەسەر هینە و هەروها لە دواترێش کاتێک کە براکانی لە جاری داهاتوو دێنەوە لای یوسف عليه الصلاة والسلام لە بۆ ئەوان خۆی کەشف دەکاتن ئینجا بە بیریان دەینتەوە کە چیان بەسەر یوسف و براکەی هینایە و دواترێش کاتێکەوە یوسف عليه الصلاة والسلام داوا دەکا کراسەکەی ببەنەوە لە بۆ بابی ئیتر لە دواترێش کاتێکەوە بابی بە یوسف عليه الصلاة والسلام شاد دەبیتەوە پێکەوە کۆ دەبنەوە و بە شێوەیەک ڕێز لە داک و بابی دەنێتن و لە خاڵێکی دیکەش ئینجا ئەخیر فەقرە لە سوورەتەکە تعقیبن لەسەر قسەکە خوای گەورە سبحانه وتعالى چەند حەقیقەتێک باز دەکا کە هەمووی بەڵگەن لەسەر ئەوەی کەوا قورئانی پیرۆز لای الله تعالى و بەڵگەیە لەسەر پێغەمبەرایەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کەوا لەلایەن خوای گەورە و پێیان پێڕاست پێدرا و تەبلیغی دەکاتن و هەروە بەیانکردنی وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و موقف و هەڵوێستی مشریکەکان لە دژی داعوەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروەها کاتێکەوە خوای گەورە باس لەو حەقەتەی دەکا کەوا پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم شتێکی نوێ نییە لە ناو پێغەمبەران بەڵکو لە تەکمیلەی سلسلەی پێغەمبەرانە عەلەیهیمو الصلاة وەسەلام و عاقبەتیش هەروەکو لە بۆ پێغەمبەران و ئەتباعی پێغەمبەران بووە عاقبەتی چاک لە دنیا و قیامەت بە هەمان شێوە ئەو عاقبەتە چاکە لە بۆ پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم لە بۆ شوێن کەوتوانی ڕاستەقینەیە بە تەئکید لە دنیا و لە قیامەت سەربڵند و سەرفراز دەبن. ئیترەوە بەگشتی
باسێک وەکو مقدمە لە بۆ ئەو سوورەتەی کەوا سوورەتی یوسفە بە پشتوانی الله تعالى لەوانەی داهاتوو دەچینە خزمەت ئاەتەکانی و ئاەت بە ئاەت إن شاء الله لخزمتي دوستين. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.